بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. پشکی بودجێهرێم لە ڕۆژنووسی پرۆژەی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2018 کەم کراوەتەوە و سەرۆکوەزیرانی عێراقیش ڕای دەگەنێت بە میزیکانە موچەی پێشمەرگە و سەرجەم فەرمانبەران دابین دەکەین. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە شاری بەغداد ڕایگەیاند بە مزوانە موچەی پێشمەرگە و سەرجەم فەرمانبەران دابین دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی سۆرار عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان، هەروەها دواتریش لە ڕێگەی تەلەفۆنەوە مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ڕۆژنووسی پرۆژەی یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 پشکی هەرێم کەمی کردووە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە شاری بەغداد ڕایگەیاند بەم نزیکانە موچەی پێشمەرگە و سەرجەم فەرمانبەران دەنێرن. سەرۆکوەزیرانی عێراق لە لێدوانێکیشیدا بۆ ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی ئاماژەی بەوە کردبوو دەبێت هێزی پێشمەرگە ببێتە بەشێک لە هێزەکانی ئاسایشی عێراق یان بە هێزێکی لۆکاڵی بمێننەوە. عەبادی بۆ ڕۆژنامە بەریتانیەکە باز لەوەش دەکات بە پێی دۆسیەکان ژمارەی پێشمەرگە 300,000، بەڵام هەندێک لە بەرپرسە کوردەکان پێیان وتوم بەشێکی کەمیان دەجەنگن و بەشداری شەڕەکان دەکەن. ئەگەر پێشمەرگە ببێتە بەشێک لە هێزی ئاسایشی عێراق موچەیان بۆ دابین دەکەین، ئەگەر بە هێزێکی لۆکاڵیش بمێننەوە دەبێت ژمارەیان کەم بکرێتەوە. لەلایەکی دیکەوە ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پشکی بەشە بودجەی هەرێم لە پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2018 لە 117 بۆ لە 112.67 کەم کراوەتەوە و ناوی حکومەتی هەرێمیش گۆڕدراوە بۆ حکومەتی پارێزگاکانی کوردستان. ئەمەش پێچەوانەی دەستورە. بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق وتیشی سێشەممەی داهاتوو پرۆژە یاساکە دەچێتە ئەنجومەنی وەزیران و دەبێت وەزیرە کوردەکان ئەوەندەی بۆیان بکرێت ڕێگری بکەن لە کەمکردنەوەی پشکی هەرێم، چونکە دوای پەسەندکردنی لە ئەنجومەنی وەزیران دەستکاریکردنی لە پەرلەمان ئاسان نابێت. بەپێی ڕەشنووسی یاسای بودجێی عێراق بۆ ساڵی 2018 کۆی گشتی بودجەی عێراق 108 تریلیۆن و 113 ملیار دینار و 906 ملیۆن و 506 هەزار دینارە. لە پرۆژە یاساکەدا کۆی داهاتی عێراق بە 85 تریلیۆن و 331 ملیار دینار و داهاتی نەوت بە 72 تریلیۆن و 998 ملیار دینار و داهاتی دیکەش بە 12 تریلیۆن و 333 ملیار دینار خەمڵێنراون. کۆی کوردێنانیش لە بودجە بە 22 تریلیۆن و 783 ملیار دینارە. هەرچی پشکی هەرێمی کوردستانیشە بە لە 112.67 دانراوە، لە کاتێکدا پێشتر پشکی هەرێم لە بودجەدا لە 117 بووە. دوبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاکسۆرە بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوون تەنگسەر تا لە بەڕێستانەوە نادەست پێ بکەین بەر لەوێ بچینە سەر مەسەلەی پشکی بودجەی هەرێم لە یاسای ڕۆژنووسی بودجێی عێراق. سەرەتا لە موچەی فەرمانبەرانەوە دەستی پێ بکەین، بۆچی وا بە سستیدا بەش دەکرێتەوە، کارەکەی چییە؟ ئایا بودجە نییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان پارەی هەیە حکوومەت و حیزبی باڵادەست لە ناو حکوومەت پارەیان هەیە، بەڵام ماوەیەکی زۆر ئەم پارانیان بردۆتە دەرەوە و داهاتی نەوتیان نەهێناوەتەوە بۆ ناو هەرێمی کوردستان. ئێستش هەندێک کێشەی بانکیان لە تورکیاوە بۆ دروست بووە، بەڵام ناتوانن باسی بکەن و ناشتوانن بچنە و پارانە دەربازی هەرێمی کوردستان بکەن. ئەمە کێشە ئەساسیەکەیە. و لە دوای ئەوەی کە خاڵە سنووریەکان ئاستەنگی بۆ دروست بوو، بەشێک لە پارەکانیان تەواو کەمی کرد و لە بوونی پەشێوی و ئاڵۆزی و هاتنی حەشدی شعبی و سوپای عێراقیشە ئەمان دەستیان گرتەوە، پێیان وایە پارە بۆ بدەن لەم کاتە، لە کاتێکا کە بەهانەیەکیان دۆزیوەتەوە لەوەی
کێڵگە نەوتیەکانیان دەستی بەسەراگیراوە و پارەکەیان لە دەرەوە ناتوانن بیهێننەوە و هەموو ئەم بەهانانەیان کردووە بە بەهانەی نەدانی چارەکە موچەی مانگی هەشت کە پێدەنینە مانگی 11 ئەمە هۆکارەکەیە ئەگەر نا هۆکارێک نەبووە لە پێشوشە چارەکە موچەش لە کاتی خۆی نەدەن کە دەبوو موچەی حەقیقی لە کاتی خۆیان بدەن لە کاتێکە حسێن شەهرستانی کە ماوەیەکی زۆر لە عێراق وەزیری نەوت بووە و دوایی جێگری سەرۆک وەزیران بۆ کاروباری وزە لەم ڕۆژانە ئاشکرای کرد ئەم تاڵانچیانەی نەوتی هەرێمی کوردستان لە ساڵی 2010ەوە 51 میلیارد دۆلاریان لە نەوتی هەرێمی کوردستان و نەوتە داگیرکراوەکان لە کەرکووک دەستکەوتووە واتە هەموو مانگێک لە ساڵی 2010ەوە 5 میلیارد و 100 میلیۆن دینار دۆلار ئەمانە پارەی نەوتیان دەستکەوتووە کە نازانرێ لەکوێیە بۆ موچیان سرف نەکردووە نازانرێ لەکوێیە و بۆ چیان سرف کردو لەکوێدایان ناوە چۆن بردویانە نازانرێت لە کاتێکە بەقەدەر ئەمەندە زیاتریش واتە دوو هێندەش پارە لە بەغداوە هاتوۆتە هەرێمی کوردستان واتە لە ساڵی 2010ەوە تا ساڵی 2013 نزیکەی 100 میلیارد دۆلار لە بەغداوە هاتووە و لە ساڵی 2010 تا 2017 51 میلیارد دۆلاریان بردووە 150 میلیارد دۆلار لە ساڵی 2008 هەتا 13 هەتا 2017 ئەمانە دەستیان کەوتووە کە وڵاتێکی پێ دروستەکرا پڕ لە خۆشگوزەرانی پڕ لە ئاوەدانی خەڵک تێر خەڵک بێکێشە بنیەی تەحتی وڵاتی پێکرا پرۆژەی استراتیجی پێکرا ئەمانە تاڵانیان کردو و بردویانە ئەوە دۆخە کە دروست بۆ نەتیجەی ئەو سیاسەتە شکست خواردووە فاشیلەیە کام حیزبە حکومڕانانە حکوومەتیان پێک حکوومەتداریان پێکرد بەڵام ئێستا بۆ چوون تەروە لەسەر مەسەلەی موچە ئێستاش کە مەسەلەن هەرێم خاڵە سنووریەکانی لەدەستداوە نەوتی کەرکووکی لەدەستداوە کێڵەکانی عینزاری لەدەستداوە ئەنی ئێستاش ئەو حیزبانە بەشی موچە هەیە گەر سەرفیکەن بۆ خەڵکی کوردستان بەشی ئەوە پارە زیاتریان هەیە کە لە دۆخێکی وەها نەیەڵن موچە دواتر بکەوە خۆی دواکەوتووە زیاتر دوا بکەوە بێ هیوایی نەدەن بە خەڵک بەڵام ئەمانە شکستی گەورەیان لە حکومڕانی هێناوە و بێگوێ و بێباک و بێمنەتن لە ژیانی خەڵک بۆیە باکیان نییە موچە هەر نەدەن و لەمە بەدووە هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان ئیشیان کەم پێی دەمێنێ و ناتوانن ئەو پارە دزراوە زۆرانەی هەیەە بیدەن بەوانە چونکە نیوەی پارەی موچەی هەرێمی کوردستان بۆ هێزی چەکدار ڕۆشتووە کە ئەمە هێزی چەکدار هێزی پێشمەرگە نەڕۆشتووە جیاوازە لێ بە هەموویەوە نزیکی 420,000 کەسیان لە هێزی چەکدار تۆمار کردووە بەڵام ئەوە دۆخیانەکە حتا دواخاڵی سنووری لە فیشخاپور و لە ئیبراهیم خەلیل کە شەڕی ناوخۆیان لەسەر کرد تەسلیمەکەن ڕۆژ بە ڕۆژ خاکی هەرێمی کوردستان لە دەستەدەن تەسلیمی ئەمە غەدر لەو پێشمەرگاش نەکراوە کە پێشمەرگەی فعلین و بەفعلی بەدڵنیایی جەنگ ژمارە کەم نییەوانە ئەوانەی لە سەنگەرا بوون و بە پارەی خۆیان چەکیان کڕیوە پێشمەرگە هەبووە تەلەڤیزیۆنی ماڵەکەی فرۆشتووە چەکی پێکڕیوە بە قەرز شەهید بووە لە سەنگەرەکانە خوێنی ڕژاوە بەڵێ ئەمان ئەو چەکانەشی ئەڵمانیا ئەمریکا وڵاتانی ئەوروپا وڵاتانی تر داویانە بەمان نەیانداوە بە پێشمەرگە کۆمەڵێت چەکی زۆر مەحدود نەبێ ئەوی تری لای خۆیان بووە خەزنیان کردووە و ئێستش لایەنە بۆیە ئەم دۆخە تازەی کە دروست بووە کۆمەڵێ ناسۆری گەورەی هێنا بەسەر ئەمیلەتان لە شکاندنی شکۆ و هەیبەتی پێشمەرگە لە بێڕێزیکردن بە ناو و ناوبانگی گەلی کورد لە دەستدانی خاکێکی گەورەی کوردستان کە خوێنی تیا ڕژاوە و دوجاریش تەسلیم بوون و شکستی ئەمانە بەڵام لە دوای ئەمانە دۆخێکی نوێ دێتە پێش دۆخە نوێیەکە چیەوەی دۆخە نوێیەکە ئەوەیە دۆخە نوێیەکەیەوەی کە دەیبینی جاران بە ئیدارەی مشتەرەک ڕازی نەبوون لە ناوچەی ناکۆکی لەسەر ئەوە تا لە دەستیاندا
و ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق برای بەڕێزم کاک مەسعود حتمەن باسیەکە بڕیارەدا بارەگای ئەو هێزە ئەمنیانە لەو ناوچانە ئەسڵەن قەدەغە کرا. ئێمە چەندێ هاوارمان لێکردن کاکە لە کەرکووکە دوو ئاسایشدا منێن شەو خەڵکە ڕفێنرێ، خەڵکە کوژرێ، خەڵک تەرمەکەی فڕێ درێ، خەڵک ئەشکەنجا درێ، خەڵک لە دەرەوەی یاسا و قانون و هەموو بەهایەکی ئینسانی گەورەترین بێڕێزی پێکرێ. ئێوە لەی مەسئولن، ئەمنیەتی ئەم ناوچانە بەدەست ئێوەیە. ئێمە ساڵی 2023 فراکسیۆنەکەمان هێشتا پەرلەمان دەست بەکار نەبوو چوینە خورمات و راپۆرتێکمان هێنایەوە بۆ حکوومەت و ڕای گشتی کە ئەو کاتە خورمات و مەترسی لەسەر بوو. بەڵام لە 2017 بینیمان مەترسیەکە گەیشتە ئەوەی کوردێک نێڵن لە ناو خورماتوە بەهۆی سیاسەتی چەوت و فاشیلانە و شەقاوەچێتی هەندێک لەم هێزانە لە خورماتوە کە بەرامبەر تورکمان و عەرەب کردویانە و بەشێک لەوەی لەو ناوچانە دەکرێت ڕاستە زوڵمی حەشدی شەعبیە، ڕاستە تاوانی حەشدی شەعبیە تاوانی کردووە، کارەساتی بەرەمهێناوە بە تایبەت لە خورماتوو. بەڵام بەشێکی تری ڕەتفعلی ئەو تاوانانەیە کە هێزی ئەمنی کوردی لەو ناوچانە لە هەندێک شوێن کردویانە نابێ و حەقیقەتە بشارینەوە. ژنی خەڵکیان بردووە تعدایان لێ کردو دوای دوو شەو بۆیان ناردوێتەوە. ئەمە هەبووە بەڵێ چەندین تاوانی گەورەیان کردووە بۆیە بە لەحزەیەک خۆیان نەگرت لەو ناوچانە و هەموو هەڵهاتن و کارەساتەکەیان بەسەر خەڵکی فەقیر و هەژاری ئەو ناوچانەی خورمات و هەتاک و شنگالە جێهێشت. ئەمانە ئەمەی بەسەریان دێ سەرەڕای شکست و دۆڕاویان بەشێکی ئینتیقامە لەو حکومڕانێتیە. لە شاری کەرکووکە ڕۆژنامەنووس تیرۆرەکەن بەڵام دەبینیت بە لەحزەیەک ئینهیارەکەن و هەڵدێن و هەموو ئەو دروشمانەی وتیان بۆ پاراستنی ئەو خەڵکە و چوون ڕیفراندۆمیان پێکردن و هانیاندان ئەوەی کە نەوتەکەیە دزی و لەسەری دەوڵەمەند بوو لە ئەمریکا ئێستا خەریکی دروستکردنی خۆشگوزەرانیە بۆ خۆی و نەوەکانی یەکەم کەس بوو ڕای کرد و ئەوانە دەبێت دادگایی بکرێن نابێت جارێکی تر بێنەوە سەر شاشە و بێنەوە پێش شاشە و لەسەر ئەم هەموو تاوان و درۆ و تاڵانی و شکستەی بەسەر ئەم میلەتەیان ناهێناوە جارێکتر ببنەوە بە دەمڕاستی ئەم میلەتە. سپاس دەکەم دواتێکرم لای بەڕێز کاک سۆران ئەگەر بچین لای کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە ڕێگەی تەلەفۆن و لە بەغدادەوە لەگەڵمانە. کاک مەسعود سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەمڕۆ باس لە بڵاوبوونەوەی ڕژنووسی پرۆژە یاسای بودجێی عێراق دەکرێت کە باس لەوە دەکرێت کە پشکیارێم کەم کراتەوە تا چەند ئەم ڕژنووسی کە بڵاو کراوەتەوە ئایا ڕاستە و دقیقە پشکێرێم کەم کراوەتەوە؟ خۆی بەخشەندە میهرەبان سەڵاو بۆ بەڕێزت و من تەلەڤیزیۆن نابینم وابزانم میوانەکەم کە برای بەڕێزم کاک سۆرانە سەڵاوێزم هەیە بووی بۆ بینەرانی بەڕێز مسودەکە هەیە وایە و ئەم مسودە من ماوەیەک پێش ئێستا لە مەکتەبی سەرۆکوەزیرانەوە معلوماتم وهات کە ئیش سەرۆکوەزیرانی حەزی داوە ئیش بۆ ئاراستیە بکرێت پشکی هەرێمی کوردستان لە 17 کەم بکرێتەوە. ئێستا لە مسودەکەی وەزارەتی دارایی فعلا موازنەی عراقی بەو شێوەیە حساب کردووە کە پشکی هەرێم 12.67 بێ لە سەدا دوای ئەوەی کە نەفقاتی سیادی لە موازنەکە دەرهێنرێت و ئەمساڵیش نەفقاتی سیادی زیاتری کردووە فەقەرەکانی لە چەند ساڵانی پێشووترە و مەشروعەکە ئەو پارەی کە بۆ هەرێم تەخسیسەکرێت ئەسڵۆن کەم بێ. لە لایەکی ترەوە مستحقاتی هەرێمی کوردستان ڕەبط کراوە بە وەرگرتنی یاخود پێدانی هەموو داهاتی هەرێم نەوتی و غیرە نەوتی حدودیەکان و هەموو جۆرە داهاتەکان گەڕاندنەوەیەکی بۆ خەزینەی دەوڵەتی اتحادی لە بەرامبەر گەڕانەوەی ئەو هەموو داهاتانە حکوومەتی عراقی ئامادە بێت 12.67 لە سەدا لە ئینفاقی فعلی عراقی نەک لە موازنەی تەقدیری بدا بە هەرێمی کوردستان و طبعا ئاماژە بەوە کراوە کە حکوومەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەستەواژەی پارێزگا زۆر بەکار هاتووە. من نەمیوارەش لە چەند میدیایەکی ترەوە قسەم کرد ئامانجێکی سیاسی لە پشت ئەمەوە هەیە ئەویش هەڵوەشاندنەوەی هەرێمی کوردستانە وەکو کیانێکی فیدرالی لە دەوڵەتی عراقی اتحادیە. بەڵێ کاک مەسعود بەس ئەوەی کە بەڕێز دەڵێ لەم ڕژنووسە کە ئێستا وەزارەتی دارایی عێراق پەسەندی کردووە کە باز لەکەی سێشەمەی داهاتوو ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەم پرۆژە یاسایە تاوتوێ دەکات بەڕێز دەڵێ کەمی کردووە بەڵام ئایا لە پێشتریش کە باز لە ڕێژەی لە 17 دەکرا ئایا پێشتریش لە 17 بوونم لە 2013 هاتووە بۆ هەرێمی کوردستان؟
نەخێر پێشتر کە لە سەتا حەزردانرا نەفقاتی سیادی و حاکمی لێ دەرهێنرا لە نەتیجە ئەبووە بە سەتای 11 یاخود 12 کەسر. ئێستا سەتا حەزەکە خۆی کەمی کردووە واکە ڕێژەکە کەمتر ببێتەوە لە ساڵانی پێشووتر، یعنی لە سەتا 12 کەمترە بێتەوە و بپێی ئینفاقی فعلی بێ. طبعا هەر مشکلەکانی جارانە، بەڵام یعنی ئەو معلوماتی من هەمە ئیش لەسەرەوەکەن بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی هەم خاڵە سنوورەکان و هەم مەتار و هەم هەرچی داهاتێک تەسلیم بکرێت لە بەرامبەردا ڕێژەی دانیشتوانی سلێمانی چەندێکە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێژەیە پارە بۆ سنووری سلێمانی بنێرن لەسەر ئەرزی واقع ئەمە بەعمەلی ئەبێتە ئەوەی دابەشبوونی هەرێمی کوردستان و عێراق لەو ڕێگایە هەوڵەدا هەرێمی کوردستان وەکو کیانێکی فیدرالی هەڵبۆشێنێتەوە. بەڵێ زۆر باش. بەس ئێستا ئەرکی وەزیرە کوردەکان ئەرکی ئێوە وەکو پەرلەمانتاران کە بەڕێز وتت ڕێژەکەی کەم کراوەتەوە، دەتوانن چی بکەن بۆ ئەم مەسەلەی یاخود ئێستا حکومەت هێرێم لە بەردەم چیدایە بۆ مەسەلەیە؟ طبعا تا ئێستا ئەم مسودەیە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر نەدراوە. ئەرکی هەمومانە بە زووترین کار لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقیە کۆبوونەوە لەگەڵ کتلە سیاسیەکان هەوڵی خۆمان بدەین. طبعا لە ساڵانی ڕابردوو لە 2015 و 16 حەفدەش محاولە کران ڕێژەیە کەم بکرێتەوە لە ناو پەرلەمانە نەمانێشت و محاولە کرا نەفقاتی حاکیمە کە پارەی دەرمانە کە خەڵکی بەسڕا خەڵکی شارەکانی تر دێن لە نەخۆشخانەی دیوار لە نەخۆشخانەکانی کوردستان عیلاج وەرەگرن ئەمەش کەم بکرێتەوە. ئێستا نەفقاتی حاکیمەش کراوە بە لە سەدا 12 حسابی ئەوە نەکراوە 2 ملیۆن نازح لە ناوچەکانی تر لە هەرێمی کوردستانن، حسابی ئەوە نەکراوە زۆرێک لە خەڵکی ناوچەکانی تری عێراقەوە دێن لە هەرێمی کوردستان عیلاج وەرەگرن. ئەم موازنە بە ئەمتیاز موازنەیەکی سیاسیە لە ڕووی ژمارە و ئەوانەوە ڕێژەی لە سەدا حەفدەکە کەمی کردووە. ئەوانەی تر هەموو دووبارەی ساڵەکانی پێشووترە، بەڵام من بە قەناعەتەوە ئەم قسەیەکەم ئیش لەسەر هەڵۆشاندنەوەی هەرێمی کوردستان دەکرێت لە قۆناغی یەکەمە ممکنە ببێت. بەڵێ ببێتە مای ئەوەی کە هەرێم هەڵبۆشێتەوە. بەنسبەت ئێمەوە گرنگە خەڵکی هەرێمی کوردستان چەند خاڵێکی گرنگە بە سەراحەت بێنن. یەکێکیان دابینکردنی پشتی هەرێمە، پاراستنی هەرێمی کوردستان وەکو کیانێکی فیدرالی، دابینکردنی بودجەی پێشمەرگە و زەمانەتی شەفافیت لە داهاتی هەرێمی کوردستان. ئێمە ئەمە خاڵێکە باجی زۆرمان لەسەریدا زۆر گرنگە بەلامانەوە هەرێمی کوردستانی تر داهاتەکەی کەشف بێت چەندە چۆن سەرفەکرێ، ئەمانە زۆر گرنگە بەلامانەوە، بەڵام ممکن نییە هیچ حزبێکی سیاسی قبولی ئەوە بکات بە دیانەی هەر شتێک هەرێمی کوردستان وەکو کیانێکی فیدرالی هەڵبۆشێنێتەوە یا هەوڵی هەڵۆشاندنەوەی بکرێت. بەڕاستی ئەمە تاوانێکی گەورەیە بەرامبەر بە ئامانجەکانی گەلی کوردن. بەڵە زۆر باشە، بەڵام ئەوەی کە بەرز دەڵی بۆ مەسلەی فیدرالی هەڵۆشانەوەی فیدراڵێت، بەڵام خۆی ئەمە مادەیەکی دەستوریە، دەستور گەورەترینە لە یاسای لە بنووی یاسای بودجێ عێراق کە چۆن دەتوانرێت ئەمە هەڵبۆشێنرێتەوە لە کاتێکە بەپێی مادەیەکی دەستوری ئاعتراف بە حکوومەت و بە پەرلەمانی کوردستان کراوە. چۆن ئەمە پێچوانی دەستوری دەکرێت ئەمە جێبەجێ بکرێت؟ بەڵێ قانونەکە ئەو مادانەی ئێستا لە مسودەکەی هاتووە پێچوانەی نصوصی دەستورە لەبەرەوەی دەسەڵاتەکانی دابەزاندووە بۆ ئاستی پارێزگار، هیچ حسابێکی بۆ پەرلەمان و حکوومەتی هەرێم نەکردووە و تەعامل لەگەڵ پارێزگاکان ناکە. و من ئەمڕۆ لەگەڵ سەرۆک لیژنەی دارایی لە بەرنامەیەک پێکەوە بووین بە سەراحەت تەوەجوهاتەکان بەو ئاراستەیە هەر پارێزگایەک داهاتەکانی خۆی تەسلیم بە عێراق بکە بە پێی ڕێژەی دانیشتووان، نەک بە پێی ڕێژەی چەندێک فەرمانبەری هەیە چەندێک مەسروفاتی هەیە، نەخێر بە پێی ڕێژەی دانیشتوانی ئەو شارە ئەو پارێزگایە عێراق بودجەدا ئیتر ئەو پارەیە بەشیانەکە ناکە ئەو مشکلەی خۆیانە. چەندێک مستحقاتی متقاعدینی هەیە کە سوکاری ئەنفالی هەیە، شەهیدی هەیە، سجن سیاسی هەیە، ئیعداماتی هەیە، قوربانەکانی سەدان هەیە، چەندێک فەرمانبەری هەیە، چەندێک زیادی کردووە. مشکلەی عێراق نییە. عێراق ئەڵێ من بەپێی ڕێژەی دانیشتوانەکەی تۆ بە نسبەت عێراقەوە پارەت بۆ نێرم و خۆت تەعاملی پێوە چۆن ئیدارەی خۆت دەی کێشەی خۆتە. ئەما دێ زۆر وریابی لەگەڵی من ئەزانم
خەڵکی لە وەزعێکی دارایی زۆر خراپە. ئەم حکوومەتە زۆر سیاسەتێکی فاشلانەی بەکارهێنەوە بەرامبەر بە خەڵکی هەرێم. ئەم حکوومەتە موچەی خەڵکی بڕیوە، کەمی کردوتەوە، نایدا لە وەختی خۆیان، بەڵام ئەبێ زۆر بەوریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم یاسای بودجێ بکەین و زۆر بەرپرسانە لەبەرەوەی کێشەی ئەمە لەم قۆناغەیە ڕاستە. دادینکردنی موچەیە، دادینکردنی ژیان و گوزەرانی خەڵکیە. ئێمە لە داهاتەکانی خۆمان بە شەفافانە، بە ڕێکوپێکی، بە وازەحی ڕوون وایە چۆن چەندێکە داهات چۆن سەرفەکرێت، ئەمانتوانی کێشەی دارایی هەرێمی کوردستانی پێچان سەر بکەین. ئێستا نابێ لە بەرامبەرەوە مساومە لەسەر کیانی هەرێمی کوردستان بکەین وەکو کیانێکی فیدرالی و زۆر گرنگە دەست بگرین بە یەکڕێزی و یەکپارچەیی هەرێمی کوردستانەوە. بەڵێ بە کورتی سەبارەت بەوەی کە ئەمڕۆ لێدوانی عەبادی لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی دەر لە شاری بەغداد کەوتی بەم نزیکانە موچەی پێشمەرگە و سەرجەم فەرمانبەران دەنێرن. پێ وایە پێشی بەسەندکردنی یاسای بودجە وەکو نیاز پاکیەک عەبادی بتوانێت بڕەموچەیەک بنێرێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ لە یاسای بودجەی 2017 منع کراوە حکوومەتی اتحادی بە هیچ نەوەیەک لە دەرەوەی یاسا هیچ سلفەیەک سەرف بکە. ئەگەر سلفەی وا سەرف بکە ئەوە تەجاوزەکە لەسەر قانون، هەرچەندە لە عێراقا زۆر جار پێشێری قانون کراوە و طبیعی بووە و لەبەرەوەی جەندەی سیاسی هەبووە چاوپۆشی نەکراوە لەلایەن کوتەری سیاسیەوە. ئێستا تەسەڵەکەم هەندێک قورس بێ، ممکنە ئەوەی کە سەرۆکوەزیران ئاماژەی پێەکە بۆ ساڵی 2018 باسی 2018کە و لە مسودەی یاساکەیە زۆر ڕوونە، ئەڵێ ئەگەر هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوتی خۆی تەسلیم نەکە لەگەڵ هەموو داهاتەکانی تری، حکوومەتی عێراقی هیچ التزامێکی بەرامبەر بە هەرێم نابێ و بۆ ئەوەی خەڵک زۆر ڕوون بێ لای لە یاسا و لە دەستوری عێراقا شتێک نییە ناوی موچەی هەرێم بێ، ئەوەی هەیە پشکی هەرێمە بە پێی ڕێژەی دانیشتوانی هەرێم. بەڵێ سپاس دەکەین بەڕێز کاکی مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵ مامی. سپاس بۆ بەڕێستان. کاک سوورە ناوبڕێکمان هەیە، دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕەکە دەگەڕێینەوە لاتە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای، تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی، نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامات شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تا دادەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە.
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سۆرانگە بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە ئەو ڕژنووسی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2018 پێتان وایە گەر حکوومەتی هەرێم پێ و پابەند بێ و داهاتەکان بکەڕێنەوە دەتوانرێت موچە چارەسەر بکرێت و ئابووری هەرێم ببوژێتەوە؟ بەڵێ خۆی پێشەوەی کە قسە لەسەر پرۆژە یاسای موازنەی عێراق بکەین بۆ 2018 من لامە دیارە وەک کاک مەسعود وتی هەرێمی کوردستان بە ناوی ئیقلیم نەهاتووە، بە ناوی محافەزاتی ئیقلیم هاتووە و ئەمەش ئەو نیەتەیە کە ڕەنگە عێراقی بێ ئەگەر بێت و نەگەینە ڕێکەوتن لەگەڵیان مامەڵە لەگەڵ پارێزگاکانەکەن داهاتی پارێزگاکان لە خاڵە سنووری و داهاتە ئیتیحادیەکان بگەڕێتەوە لە نەوت لە گومرگ لە باج و ئەوانە لە بەرامبەرە بە پێی نیسبەی سوکانی ژمارەی دانیشتوان بەشە بودجە بنێرن وە کۆی پارێزگاکانی هەرێم کە لە بەشە بودجە دانراوە لە 12.67 ئەم نیسبەیە ئەو نیسبەیە کە عێراقیەکان هەمیشە تا 2013 دژی لە 17 بوون هەموو جارێک بە ناوی نەفەقاتی سیادی و حاکیمە دایان بەزانوە بۆ یەکێک لە ساڵەکان لە 10.6 بە فعلی هاتووە بۆ هەرێم. نەفەقاتی سیادی نسبەیەکی زۆر زۆر و گەورەیە لە پێش جەنگی داعش نسبەیەکی زۆر بوو. ئێستا لە جەنگی داعش نەفەقاتی سیادی زۆر زیادی کردووە. ئەم 12.6 بۆ ئیقلیم محافەزاتی ئیقلیم دانراوە. ئەگەر نەفەقاتی سیادی لێ دەرکەن بە تەسەوری من لە باشترین حاڵەتە لە 107 بودجێ عێراقمان بۆ مێنێتەوە. ئەم لە 107 بە بەراورد بەوەی کە ئێستا ئەم حکوومەتە ستەمکاری خۆمانەیدا بەو ستەمە گەورەی لە خەڵکی کردووە دەتوانرێت موچەی تەواوی فەرمانبەرانی پێ بدرێ. ئاخرکەم موچەیە چکە ئێستا عێراقیش لەسەر ئیشکالی ژمارەی فەرمانبەر ئیشکالی گەورە هەیە. پێش دەستکاری موچە فەرمانبەرێک خانەنشینێک پێشمەرگەیەک هێزێکی ئەمنی هەر کەسێ هەرچەنی هەبووە پێش بڕینی بەشە بودجەی هەرێم و دەستکاری موچەی هەرێم لەلایەن حکوومەتەوە دەتوانرێت ئەو موچەی کە 750 میلیۆن دۆلاری پێویست بووە بە هەموو خانەنشینی و تۆڕی کۆمەڵایەتی و فەرمانبەرانەوە موچەی حەقیقیان بدرێتەوە ئەو جا لێشی زیادە بۆ بواری تەشغیلی وەزارەتەکان. ینی بەش دەکەم بەڵێ بەم دۆخەشەوە بەشەکە واتە ئەو کاتەی لە 112 و لە 111.6 بودجێ هەموو عێراق هاتووە گەیشتۆتە 14-15 میلیارد دۆلار داهاتی ناوخۆشیان نەناردۆتەوە گومرگیان نەناردۆتەوە فڕۆکەخانەکانیان نەناردۆتەوە نەوتیان نەناردۆتەوە ئەم پارە باشە بۆ هەرێمی کوردستان هاتووە ئەمانە دزیویانیان داویانە بە خەڵک دزیویانە پارەیەکی خەیاڵی هاتۆتە هەرێمی کوردستان وەک پێشتر باسم کرد بە نەوتی شتێریان نەخواردووە لە بەشە بودجەشیان دزیوە هاتوون ڕقەمی وەهمیان داوە بە بەغا کاتی خۆی بۆی قەناعەتیان پێ بکەن کە نیسبەی ئێمە ئەوەندە زۆرە. معقول نییە ژمارەی موچەخۆرانی هەرێم بەقەر عێراق بێ کە عێراق ئێستا 15 پارێزگایە چەند موچەخۆریە؟ 680,000 موچەخۆری هەیە یا هەرێم 670,000 هەیە. هین فەرمانبەر موچەخۆر نا فەرمانبەر ئەگەر بیت خانەنشین و ئەوانەی تری بخەیتە سەر
ئەوەی ئێمە چێتە 1,450,000 کە ئەمە خەیاڵی بووە بۆ چونکە هاتوون کادری حیزبی خۆیان دۆست و لایەنگری خۆیان بۆ ئینتیخاباتەکان بە ناوی خانەنشین بە ناوی جۆرا و جۆری وەرگرتنی موچەی سەردیوار و بندیوار و ئەنواع و ئەشکاڵ شتیان پڕ کردوتەوە ئەم پارانیان بەو ناوە بردووە گەورەترین دزی و تاڵانی لە داهاتی ئەم میلەتە بە ناوی پێشمەرگەوە کراوە چۆن پێشمەرگەیەک لە فەوجێکە بە نمونە 500 کەس موچە وەرەگرێ 150 فعلیە لە دەوام و لە سەنگەرا بووە ئەوی تری لیوە خوار لیوە حتا ئەوەی موچە تەوزیعەکە لە دزیەکەیە بەشدار بوون بەشێکی زۆر لەوانەی کە زۆر دەوڵەمەنن فەرماندە سەربازیەکانن بەشێکی زۆر لەوانەی کە زۆرترین دزیان کردووە ئەوانن کە دەسەڵاتداری ناو هێزەکانی پێشمەرگەن ئەوەی کە قوربەسەری بۆ هێڵراوەتەوە خوێنی ڕژاوە و مناڵی بێباوک کراوە و هاوسەری بێمێرد کراوە ئەوانن کە خوێنیان ڕژاوە لە فیشەک دزی و فرۆشتنیەوە کردویانە هەتا ئارد و ئازوقە و نەسریە و نەوتەکەشی هی پێشمەرگەیان دزیوە بەڵام بەڵگە هەیە لەسەر هەزاران بەڵگە هەیە ئەو دزیەی بە ناوی پێشمەرگە و دزی بە ناوی موچەی پێشمەرگەوە کراوە وەکو سەردەمی خەفیفەیی جاشێتیەکەی جاران ئامرسریە و مستەشارێکە هات بۆ ئەوەی کە خەڵک لای خۆی تاین کا و هەوەیەکی خەفیفەی بۆ بکا و نەگیرێ موچەکەی خستە گیرفانی ئێستش بە ناوی پێشمەرگەوە ئەمەیان کردووە ئەمانە ناوی پێشمەرگەیان بەکاری هێناوە بۆ دزی بۆ تاڵانی بۆ دزی گەورە سەرە ڕای ئەوەی کە بە ناوی پێشمەرگەوە چل بیرەنەوتی عینزالە کە بەبێ لە زومار و عینزالە بەبێ تەقە تەسلیمیان کرد بە ناوی پێشمەرگەوە ئەیان دزی 3 ساڵە ئەیخۆن 3 ساڵە ئەیخۆن ناتە ناو بودجەی هەرێمەوە 1 دیناری نەهاتووە ئەمە جگەلەوەی کە بە درێژایی عمریان لە ماوەی ئەم 3 ساڵی شەڕی داعش نەوتی یاڤانە و بای حەسەن و بەشێکی کەرکووکیان تاڵان کردو و بردویانە کە بە معدلی لە ماوەی ئەم 3 ساڵە هەموو مانگێ 500 میلیۆن دلاری ئەم میلەتەیان دزیوە ئەگەر ئەڵێن وانە بەڵێ 500 میلیۆن دلار هەموو مانگێ بای 500 میلیۆن دلار نەوت و داهاتی ئەم میلەتەیان دزیوە بردویانەتە دەرەوە بۆیە ئێستا کاتیەوە نییە ئەمانە بچن لە بەغا مفاوەزاتکەن لە سا 12 بێننەوە هی بودجە هی ئەوەی ئەمانە ئەو سکاڵایانی کە ئێمە لە دۆسیەی دزی و گەندەڵیان بردومانەتە دادگاکانی نەزاهە و بە نەزاهە خۆی و بە دادوەرەکانیشەوە و بەم دزانەوە هەمویان دادگایی بکە عێراق ئێمە پێمان نەکرا بۆ پێمان نەکرا لەبەر ئەوەی دز و دادوەر و حکوومەت هەمووی یەک کەس بوو بەڵام ئێستا ئومێ دەکەم چۆن پارێزگاری پێشووی دهۆک فەرمانی گرتنی بۆ دەرەچێ و سزا ئەدرێ لەسەر ئەو ئیختیلاسانە ئەمانەی تریژ هەمووی ئەوەن وایان لێ بکرێ و با دڵنیابن ئەمانە هەر دۆسیەیەک من بردوومەتە دادگا لەسەر دزینی نەوتی عینزالە و لەسەر خەڵکانی تر هەر هەموویە بەمە دادگای نەزاهەی عێراقی چونکە ئەمانە چۆکیان ئێستا لەسەر ئەژنۆ دانیشتون بەرامبەر عێراق لەسەر ئەژنۆ دانیشتون بەرامبەر عێراق لە پێناوەی بەس بمێننەوە بە زەلیلی بێ بە هەڵوەشانەوەی هەرێم بێ یا بە هەرێمێکی لاواز بێ قوبوڵیانە بەڵام نابێ ئەمانە لە سزای توندی گەل دەرچن نابێ ئەمانە بەسەریان ناتێ پەڕێ بەم هەموو وەزع و دزی و تاڵانیەوە هێشتا بێن خەڵک بێن لەسەر پەرلەمان و ئازاری پەرلەمانتار بدەن و هەڕەشە لە سەر و ماڵی هەمومان بکەن نەخێرەمانە هی ئەوەن لەسەر ئەو دزی و تاڵانیانەی کە کردویانە لە داهاتی فیدراڵی عێراق لە هەرێمی کوردستانە بە ناوی درۆی دەوڵەت و ریفراندۆم و ئەوە هەمویانە بێ دادگایی بکرێن و ئومێ دەکەم ئەمانە بەو زەلیلیە نەچەند ڕێبکەون بە تەنازولی گەورە بۆی پارێزراو بن و هەرێمێکی بوودەڵی لاواز بمێنێ ئەمانە لە ئێستا بەدواوە جارێکی تر ئەو دەسەڵات و پارە و پاوەرەیان نامێنێ کە پێشتر هەیان بوو ئیرادەی خەڵکیان پێکڕی 264,000 بەرمیل دەبێت تەسلیمیکەن ئێستا لەو موازنەیە عێراق کە بۆ 2010 دەبێت 250,000 بەرمیل تەسلیمکەن 300,000 کەرکووکیش بە هاڤانا و بای حەسەنەوە هەموو ڕۆژێ 550,000 بەرمیل تەسلیمەکەن لە 112.67 بۆ دێ دوای ئەوەی نەفەقاتی حاکمە و سیادی لێ دەرکە بەڵام ئەمە هەر قسەیە ئەبێت هێزەکانی تر ڕازی نەبن بەیانی ئەم حکوومەتە بچێت
مفاوەزات بکاوەکو ئەوی نەبایدی بێ و نەباران و سێ ساڵ نەوتی کەرکووک بجێ. ئەم حکوومەتە بە تەنیا سەرۆک و جێگرەکەی پشتگیریان نییە، هەموو لایەنەکان هەیەە. دەبێت لایەنەکانی ترکە هەن لە گۆڕان لە کۆمەڵ ڕازی نەبن بەوەی ئەمانەوەکو ئەوی هیچ نەبوو بێ بچن ڕێبکەونەوە. ئەمانە تاوانی گەورەیان ئەنجام داوە، ئەمانە تاڵانی گەورەیان ئەنجام داوە، ئەمانە دزی گەورەیان کردووە و دەبێت عێراقیش لەوە باش تێبگا کە ئەمانە شایانی ئەوە نین، چکە ئەوەڵێ بە وەجهێکی تازەی کەسانی ترەوە سەرکردایەتیەکی نوێی وەجهێکی تازە. ئەگەر نا دەبێت لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەم پرسە لەمانە قبول نەکرێ. ڕێگای مەدەنی هەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەو لایەنانەی ڕازینین بەمانەی ئەم تاڵانچیانە دوای ئەم هەموو مەئساتەی بەسەر خەڵکیان هێنا بێنەوە پێشەوە وەگەوەی هیچیان نەدی بێ و هەر بۆ خۆیان بە کەیفی خۆیان لێ بخوڕنەوە نەخێر. چونکە ئەوان بە پارەی دزی داهاتی نەوت و گومرگ و داهاتە ناوخۆیەکان حکمی ئەم وڵاتیان کردووە و خەڵکیان ئیرادەی خەڵکیان کڕیوە و لە ئەمریکا و لە تورکیا و لە کوێ و لە ئەوروپا چەکیان وەرگرتووە و سەرکوتی خەڵکی ئازادی خوازی ئەم وڵاتیان پێکردووە. دەبێت ئەمەوا بە ئاسانی تێنەپەڕێ، لەگەڵیان بەڕێ بکەونەوە و قاتی جوان و بۆن لە خۆیان بن و بچنەوە بۆ لای عەبادی و بڵێن تۆ چییە فەرمووی وایە لە فیشقاپور و زاخۆ و ئیبراهیم خەلیل هەتاکو لە شنگالەوە دێت هەتاکو سعدیە و جەلەولا و مەندەلی ئەوە تەسلیمی جەناب تێکەین. ئەوەش نەوتەکە ئەمانە بەزهی نەوت لە 2008ەوە 51 میلیارد دۆلاریان بردووە. دەبێ بڵێن کوا ئەمانە دادگایی بکرێن. ئەمانە لەمە دوا خەڵکی کوردستان ئەبێت تێبگا ئەو پارە دزراوەیان نەماوە بە مۆڵ و لە ژێرەوە بێن بە کادری خۆیان و بڵێن وەرە تەقە لە خەڵکە خەڵکمان بۆ بکوژە خەڵکمان بۆ بڕفێنە. ئەمانە بەرەو کۆتایی ئەو هەموو هایلایڤاژین کە لەسەر داهاتی ئەم وڵاتە بۆی نابێ بیڵین ئەمانە هەڵبسنەوە و وابزانن هیچیان نەدیوە و هیچ ڕووی نەداوە و بەغا پارەکە بە فەردە بە تەیارە ئەنێرێ و لە مەتار وەرێگرن و دزیەکەی لێلادن و هەنێکە دەن بەو خەڵکە. ئەمە قۆناغێکی نوێیە دوای شکست و دوای کەوتنی ئەمانە هاتۆتە پێش. خەڵکیش باش بزانێ ئیدی خۆی بۆ ئەمانە نەدا بە کوشت لە پردێ و لە هەندێک شوێنی تر. ئەمانە ئامادەن دوا بستی خاکی کوردستان و دوا دەواازەی سنووری تەسلیم بکەن. ئێستا لەسەر چی ڕێناکەون لە فڕۆکەخانەکان ناکرێتەوە؟ لەسەرەوەی ئەڵێ ئەو ستافەی لە بەغاوە ئەینێرم ئیدارەی مەتارەکانەکە هێزیشی لەگەڵە نێرم بۆ حیمایەتی. ئەڵێن با بە ئێمە حیمایەکەین هێزمە نێرەڵێ نەخێر بە هێزەوە ئەینێرم بۆی ئەمانە نەیکردن و چاوی لێ سوورکردنەوە ڕەشۆی بەنێ و دزیەکەی خۆیان بەردەوام بێ. ئەمانە ئێستا لەو دۆخە خراپان و ئەگەر ئەمە قبول ناکەن هەرێمی کوردستان لەتە بێ سلێمانی وەک محافەزات ناچارە بچێ بودجەی خەڵک بێنێ. ئەو کاتە هەولێر و دوهۆک بە تەنیا ئەمێنێتەوە و ئیقلیمیش لە دەسەدەن. واتە ئەمانە ئێستا لە دلێواری لە دەستدانی هەرێمە فیدراالیەکەن کە بە دەستور مافی خۆمانە. ئەمانە هیچ نەماوە لە دەستی بدەن بۆیە نابێت لێیان خۆش بین، نابێت چاوپۆشیان لێ بکەین، نابێت ئەم لایەنانە بڕۆن وابزانن هیچ ڕووی نەداوە بڵێ فەرموو با بچینەوە بۆ بەغا دوای بەیان نامەکەی وەزارەتی خارجی ئەمریکا و بەریتانیا لەسەر مەسەرەن موچەی پاشەکۆت کرا و چی بەسەردێ مەسەرەی ئەو باجی کە زۆر لەسەر خەڵک زیاد کراوە باجێکی زۆر لەم قەیرانە لەسەر خەڵک زیاد کرا حکوومەت زیادی کردووە. ئێمە کاتێک کە ئەمانە هەموو شتیان تەسلیم کرد ئامادەن بە تەطبیقی دەستور لەسەر هەرێمی کوردستان و دەستوریش دەنگیان پێداوە و لەوەتەی بودجە دێننە هەرێمی کوردستان تەصفیە حسابیان نەکردووە. لە موازنەی 2010 عێراق هەیە دەبێت ڕقابەی مالی عێراق بێتە هەرێم بڵێ ئەو پارانە کواکە بە سولفە بە ناوی بودجەی ساڵانەی هەرێمی کوردستانەوە پێمان داون یاڵڵا حیسابی خیتامیمان بنێ. ئەوانەی کە پێشتر نردویانە بۆ بەغا بە ناوی حیسابی خیتامی هەمووی درۆیە، هەمووی تەزویرە و ئەمانە پارەی TBIیان دەرکردووە لەسەر هیچ دادگایی نەکرێن لەسەر ئەو 3-4 میلیارد دۆلاری لەو بانقی تیجاری عێراقی دەریان کردووە بێ بڵێن چیتان لێ کردووە لەسەر پارەی خەڵک لە بانقەکان لەسەر پارەی کۆمپانیاکان و دوای ئەوە ئەو عقودە نەوتیانەی کە پێچەوانەیە لەگەڵ شێوازی عقودی نەوتی عێراقی عێراق جارێکی تر قبول ناکە نەوتی بکەوێتەوە دەست عقدەکانی هەرێم بەرن بڵێن
ئەم کۆمپانیانە بڵێن ئێمە پشکمان هەیە و ئاوایە ئەمە گرفتێکی گەورەیە بۆ هەرێمیان دروست کرد ئەمە قوربەسەرکردنێکی گەورەیە بۆ هەرێمیان کردووە چۆن چارەسەر دەکرێت ئەمە زۆر قورسە چارەسەرکردنی چکە ئەو کۆمپانیانە عەقدیان لەگەڵ حکوومەتی ئیقلیم هەیە ئەتوانن بیبەن لە دادگای تحکیمی دەولی وەک داناغازمان لێکن لە هەر هەمویانە و ئەو کاتە عێراق مەجبورە بڵێ کاکە وەرن ئاشتی هەورامی و ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز هەر هەمویان تەسلیم بە دادگاکەن با بچنە و پارانە بدەنەوە بەڵە زۆر باش بە سەبارەت بە ئەو بازێکی سەر خەڵک زیاد کراوە خەڵک پاشەکەوتی موچە چی بەسەردەی خەڵک نایبینێتەوە طبعا ئەمانە بێ شکاتیان لێ بکرێت لە بەرامبەر ئەو کارە نایاساییانەی کە لە دوای پەخستنی پەرلەمانی کوردستان کردویانە و ئەرکی پەرلەمانی کوردستانە هەمووی هەڵوەشێنێتەوە واگەر ئێمە پێمان هەڵنەوەشایەوە ئەمانە نەچوونە ژێرباری نوێنەرانی خەڵکی کوردستان لە عێراق دەبێ شکات بکەن لەم کارە نایاساییانەی لەسەر داهاتی عێراق بەم جۆرە کردویانە بارێمی کوردستان مەسەلەی باجی سەرهاوڵاتیان و هەمووی نایاساییە هەر هەمووی نایاساییە بۆیە دەبێ هەمووی هەڵبوەشێتەوە و ئەو زوڵمەی ئەمانە بە ناوی هەرێمی فیدراڵ و ئازادی و نازانم درۆ دەلەسەوە لەسەر خەڵک کردوانە چەوسانەوەی خەڵک بووە وەکو برای بەڕێزم کاک مەسعود حەیدەر وتی دەرەکەوێ کە داهاتی هەرێم چەندێ بووە و خەڵک چۆن پێژی و چەندمان لە بەغداوە داتی خاڵە سنووریەکانیش لە مەودووە داتی خاڵە سنووریەکان لە پەروێزخانەوە بۆ ئیبراهیم خەلیل یەکێتی و پارتی بردویانە کەمێکیان ناردووە بۆ میزانی گشتی هیچ نییە ئەوی تریان بۆ خۆیان بردووە ئێستا و باوکەیان نەمرێ بۆیە خەڵک ئەگەر پێشتر بە ئەمەلی دەستکەوتنی پارە شوێنیان کەوتووە ئەو ئەمەلەی نەمێنێت چونکە پارەکە بردویانە لە دەرەوەی لێرە نیە و ناشیان مێنێ و دوای ئەو پرۆسەیە دەست پێکا کە 51 میلیارد دۆلاریان لە 2008 دەستکەوتووە لە نەوت کوا و پارەی تری زۆر ئەوە جگەلەوە ئەمانە ئەبێ شکاتیان لێ بکەین ئەم کۆمپانیا حیزبیانەیان هەر هەمووی دادگایی بکرێن لەسەر بردنیە و هەموو پارە و ئەو هەموو سەرەتەی ئەم وڵاتەوە هەموو پرۆژە سەقەتەوە ئەو هەموو دزیی کە کردویانە لە داهاتی وڵاتە زۆر بە کورتی کاتمانەوە سەبات بۆ ئەگەر عێراق بودجەکە بنێرێ پێ تەسەوڕ دەکە کێ بنێرێ دەتوانرێت کێشەی موچە و ئابووری باش بکرێت قۆناغی نوێ دەست پێکات لە بڕۆ بۆ خەڵک قۆناغە نوێەکە سەرەتا لە ناوخۆ دەست پێکە کێ تەمسیلی هەرێمی کوردستانەکە حکوومەت چۆن دەمێنێ چی لێدێ دەبێ ئەمە یەکلایی کەینەوە ئەو جابچین لەگەڵ بەغدا بڵین بە زەلیلی هاتوین بە شکاوی هاتوین بە بێش کۆمەندی هاتوین بەس پارەمان بنێ بۆی ژیانی خەڵکمان لەوە وێرانتر نەبێ ئەمە ڕوڕەشیە بۆ ئەوانەی ئەم هەرێمەیان وا لێ کرد بەڵێ بەس ئەمە نازانم کەی ڕووەدا بەس بەشێ موچە خۆران دەکات بەڕێزوتت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سۆران لای پەرلەمانی کوردستانە لیژنەی دارایی کە لە بەرنامەی سۆی سەرەکی لەگەڵ مابووی هەروە زۆر سپاس بۆ کاک مەسعود حەیدەر نامی لیژنەی دارایی کە بڕێزیان پێشتر لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینێرانی بڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ